بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، قوتابیانی هێژا، خوێندکارانی بەڕێز، ئەم کاتتان باش. بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ئاکادمیک و گفتوگۆی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. ئەوجار لەسەر ئەقلانی بوونی کەسی ئاکادمیک قسەمان کرد کە لە بواری نەزەرا کەسی ئاکادمیکە بێ چۆن بکات. ئەو ئەقلەکە لە مێشکایە ئاخر ئەبێت بێتە کردار و وەکو عەمەڵ لە کۆمەڵگاوە خۆی نیشان بدات. ئەقلانیەتی عەمەڵی یا پراکتیکی ئەبێت چۆن بێت. ئەقلانیەتی عەمەڵی یا کاری عەمەڵی کەسی ئاکادمیک لە کۆمەڵگاوە ئەبێت سێ خاڵی گرنگی پێوە دیاربێت. یەکەم خاڵ لە ئامانجەکانیە دیار بێت. کەسی ئاکادمیک ئەبێ ئامانجێک هەڵبژێرێت کە بۆ گەیشتن بەو ئامانجە خەرجەکان کەمتر لە داهاتەکان نەبێت، ینی خەرجی بە باجی ببژێرێت یا وابێژین داهاتی زۆرتر بێت لە خەرجەکەی، وا نەبێت کە ئەگەر هەڵبژاردنەکەی ئەو نە هەڵەی تیا بوو کە بە دوای سوودا سەرمایەش لە دەست بدات. دووەمین چت کە کەسایەتی ئاکادمیک و شێوەی کردداری کەسی ئاکادمیک نیشانەدات، ئەو کەرەسانەسا ئەو ئەبزارانەسا هەڵی ئەبژێرێت بۆ گەیشتن بە هەدەفەکەی، کامە پێچی ێژن حکمەتی عەمەڵیی پێژن کەسێکە بۆ ئەو جێگە یا بۆ ئەو کارە گەرەکێ بیکات کەرەسە و ئەسپاوێک هەڵەبژێرێت کە بە ئاسانترین و بە دروستترین و بە باشترین شێوە کارەکەی پێ جێبەجێەکات. ئەگەر ئەبزارەکان بۆ ئامانجەکان شیاو بن، ئەمە نیشانەی ئەقلانیەتی عەمەڵی کەسی ئاکادمیکە. دوای عەمەڵ یەکێ لە تایبەتمەندیەکانی کەسی ئاکادمیک نەحوەی قسەکردن و ڕۆشنکردنەوەی ئەو عەمەڵەیە کە ئەیکات، چون ئێمە هەموو شتەکان بە زوان ڕۆشنەکەینەوە. زوانی کەسی ئاکادمیک لە کردەی ئیجتیماعیە ئەبێ ئەم خاڵانەی پێوە دیار بێت. وەک پێشتر وتومانە، کەسی ئاکادمیک ئەبێ قسەی ڕوون و ڕۆشن بێت. نابێ قسەکردنەکەی پێچیدەگی و شڵەژاوی تیاوێت کە ئێمە نەزانین چیەژێ و چۆنێژێتی و لە ئێمەی تێک بدات. ئەبێ قسەکەی ڕوون و ڕۆشن بێت، ئبهامی تیانەوێت، ینی ئەگەر ێژێ زۆر، ئەگەر ێژێ کەم، جیاتی زۆر و کەم لە عەدەد کەڵکوەر بگرێت. بۆ نمونە جیاتی کەم بێژێ 5 و جیاتی زۆر بێژێ مەسەڵەن 170 تا ئێمە دەق بزانین چیەژێت. کەسی ئاکادمیک نابێ وشەیەک هەڵبژێرێت کە چەند معنی و چەند ڕوئەگرێتە خۆی کە ئێمە گم بووین لە وشەکەیە. بۆ نمونە کاتێکە ێژێ شیرین، من نازانم شیرین ژنە یا پیا و شیرین مەبەستی شیرینی شەربەتە یا شیرینی هەنار یا شیرینی خەوێکی خۆشی بەیانی بەهار. ئەوە لێمی تێکەدات. ئەبێ لەسەر بابەتەکە قسە بکات، پەرێشان و پەراکەندە قسە نەکات کە من جیاتی ناوەڕۆک گوێ لە بورم بچمە سەر تەمسیلەکان و بچمە سەر حەکایەتەکانی چواردەور و نەزانم بابەتی ئەسڵی چییە. ئەشێ قسەکەی بە شێوەیەک بکات کە ڕێکی جێگە و کەسایەتی و کات و سات بێت، چون وەک قەدیمە ئەڵێن هەر قسەیەک بۆ جێ و هەر ڕێگەیەک بۆ دێیەک یا هەر کارێک بە پیاوێک. بۆ یەکانە کەسی ئاکادمیک ئەبێ ئەمانە لە ئەخلاقی عەمەڵی و کردەوەی عەمەڵی کۆمەلگایە بەرچاو بکات. هیوادارم هەمیشە سەرکەوتوو.